وەکو پرۆژە دوای چاوەڕوانیەکی زۆر نزیکەی دوودانە ساڵەمە درامایەکمان هەبوو لە یەکێ لە کەناڵەکان لە مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا نمایشەکرێ ئەکەوێتە ساڵی داهاتووەوە 2025ەوە و لە مانگی پێنجی شای شەڵا چمە پرۆژەی شانۆیەکەوە تەسەورەکەم لە پاییزی داهاتووە دەستکەین بە نمایشکردن. ئەی فلم جارێ شتێکی ئۆتۆنیە ڕاستیەکەی هۆکار چیە لە ماوەی ڕابردووە فیلمێکی زۆر بەرهەم هێنرا و نمایشکران لەسەر شاشەی سینەماکان کامانە دەنگانێکی زۆریشی هەبوو وای ئێستا وای لێ هاتووە فیلم بەرهەم ناهێنرێ یاخودایەوە هەرو ماوەیە بوو باشە زۆر باشە ینی لە ڕووی بەرهێنانی فیلمەوە شەپۆلێکی زۆر باش دەستی پێ کردووە ینی هەموو چەند مانگێکە لە فیلمێکی تازە لە بازاڕەکە نمایشکرابەی کوردی بڵێن لێ بووینەتەوە و دروستکردنی فیلمیش بەجەتی ئەوێ پرۆژەی خۆیەوە کاتی خۆیەوێت بەڕاستی توانم بڵێم قورسترینە کاتێ لە سفەرنوایە دەرکەوتی تا چەندێک دڵخۆش بووی بەو سەرکەوتنە سفرنۆ یەکەمین کاری فیلمی درێژی من بوو لەبەر ئەوەی لەگەڵ پرۆداکشن و یعنی گروپێکی زۆر باش و پرۆفیشناڵا بووم سپاس بەخوا فیدباکێکی زۆر باشی هەبوو دوا بەدوایەوە ئەوە بوو فیلمی ئالودەی بەدوای خۆیان کێشا 5 کورتە فیلمی بەدوای خۆی ڕاکێشا 2 درامای تری بەدوای خۆی ڕاکێشا بۆ من زۆر جێ دڵخۆشی بوو سفەرنۆ دەستی بەخێر بوو هەر زۆر وەڵا لە نێوان شانۆ و سینەما کامێ هەڵبژێری ڕاستی من ئاکتەرم یعنی ئەگەر حەقە بم بەخۆم و تۆزێ شەرمم هەبێتەوە بەڵام بۆ من نواندن چێژێکی تایبەتی هەیە ڕاستە لە ڕووی تەکنیکیەوە جۆرێک فەرق و جیاوازیە بەڵام وەک ڕەسەنایەتی شانۆ ئێمە کوڕی شانۆین بەڕاستی